سانتەری ڕال بۆ ئاڵوگۆڕی کەلتوری پێنجەمین فیستیڤاڵی کەلتوری لە شاری ڕانی دەروازەی ڕاپەڕین ئەنجامدا کە 11 گروپی جیاواز بەشداریان لە فیستیڤاڵەکەدا کرد و دروشمی پێنجەمین فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکانیش لە شاری ڕانیا بریتی بوو لە ئاشتی و ژیان دۆستی کە لە دوو شەودا بەشداربووانی فیستیڤاڵ نمایشەکانیان ئەنجام دەدەن. ئەم جۆرە فستیڤاڵە کەلتوریەی گەلانە کە لە ڕانی ئەکرێتەوە نیشانەی زیندوی خەڵکی ڕانیە و دەڤەرەکەیە، نیشانەی بەرزی ئاستی هۆشیاری خەڵکەکەیەتی کە هەمیشە بە دڵێکی گەورەوە بە ڕوحێکی فراوانەوە بەشدارن لەم فستیڤاڵە. بۆیە من زۆر خۆشحاڵم ئەم شۆ کە بەشدارم لە فستیڤاڵێکە کە جۆرەها کەلتوری ڕەنگاوڕەنگ دێتە سەر شانۆ و لەسەر هەموو ئەمانە معنا و معنابەخشی خۆی هەیە. لێرە ئازادی فراهەمترە، لێرە دیموکراسی فراهەمترە، بۆیە لە ناو عێراقا ئەم سەنتەرە ئەوەندا دەتوانێت پێشکەوێ گەلان لێرە کۆکاتەوە و نیشانەی زیندوی خەڵکی ڕانیەیە بۆ پێناسەکردنی کەلتور و ڕۆشنبیری. سنتەری ڕال بۆ ئاڵوگۆڕی کەلتوری ئەم ساڵیش پێنجەمین فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکانی لەژێر دروشمی ئاشتی و ژیان دۆستی ئەنجامداوە کە تێیدا 11 گروپ و تیب لە دەرەوەناوە بەشداریان تێدا کردووە کە پێمان وایە لە دۆخی ئێستا گرنگە لە تەنیش پرۆسەی سیاسی گرنگی بە بواری هونەر و گەشەپێدانی ئاڵوگۆڕی کەلتوری و ژیان دۆستی نێوان کەلتورە جیاوازەکان بدرێ. بۆیە قۆناغی ئێستامان بە گرنگ زانی کە پەیامی هونەر پەیامی یەکتر قبوڵکردن و پەیامی خۆشەویستی و پەیامی زیاتر خزمەتکردنی نیشتیمانەکەمان بێ کە هەمیشە زێدی بە یەکەوە ژیان بووە. هەر بۆیە ساڵانەش سەنتەرەکەمان فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان یەکێکە لەو چالاکیانەی کە ساڵانە بۆ بواری ئاڵوگۆڕ لەم فیستیڤاڵەدا 11 گروپی هونەری لە دەرەوە و ناوەی وڵات بەشداری لە پێنجەمین فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکاندا دەکەن و بە شێوەیەکی گشتیش هەر یەک لە تیپەکانی خانەی نمایشی جلوبەرگی عێراقی لە بەغداد، تیپی هونەری میلی شاری بەسڕا، تیپی هونەر و فۆلکلۆری وڵاتی میسر، تیپی گڵداس لە بلوچستان، گروپی ئیستم لە خوراسان، گروپی ڕووناک بۆ کەلتورە جیاوازەکانی ئێران، تیپی هونەری میلی سلێمانی، تیپی هونەری میلی دهۆک، تیپی هونەری میلی کەرکووک، تیپی ئارماز لە ئەفرین و گروپی موزیکی ڕاپەڕین بەشداری لە فیستیڤاڵەکەدا دەکەن. بە خۆشحاڵی ئەم ساڵیش وەکو هەموو ساڵەکانی تر توانێمان بەشدار بین لە فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان لە شاری ڕانی خۆشەویست. فیستیڤاڵێکی زۆر جوانە لەبەرەوەی کە هەموو کەلتورە جیاوازەکان لە شوێنە جیاوازەکانی وڵاتەکانی تر و شارەکانی ترەوە بە یەکتر ئاشناکە، ڕۆها بە خەڵکی ئێرەشی ئاشناکە بۆ گۆڕینەوەی هونەر و کللتور و هەروەها جلوبەرگ و هەموو شتە ڕەسەنایەتیەکان لە بینی هەموو ئەم شارە جیاوازانە، ئەم شوێنە جیاوازانە شتێکی زۆر جوانە، زیاتر پێ ئاشنابین، ساڵ بە ساڵ شتی زیاتر ئەبینین. بۆیە گرنگە کە ئێمە بتوانین لەناو خۆمانە ئەم فیستیڤاڵە پارێزگاری لێ بکەین و بهێڵینەوە بۆ پێشتری بەرین. ئێمە وەک گروپی جلی کوردی ڕەسەن بەشداریمان کرد بۆ ئەوەی کللتوری کوردیش لە نێوان کللتورەکانی کە بە جیاوازی دەرکەوێ و یەکەم دەرکەوتنیشمان بۆ ساڵکە چەند ساڵێکە و نمایشە دەکرا بەڵام جلی کوردی تێدا دەرنەدەکەوت. ساڵێ مەشتوانیمان جلی کوردی تێدا دەربخەین. ئێمە چەند ئامانجێکمان هەبوو، یەکێک لەو ئامانجانە ئەوانە بوو کەەوە ناساندنی کللتوری کوردی بوو بە وڵاتانی تر، هەروەها ناساندنی کللتوری گەلانی تر بە گەلی کورد. لێرەدا بە خۆشحاڵی دەزانم کە سپاسی سەرجەمە و هاوڕێیانم بکەم کە ماندوو بوون لە فیستیڤاڵەدا. من بەشداریم کرد لەو فیستیڤاڵە وەکو جلێ بووکی کۆن سووریان لەبەردەکرد، تەنانەت نەخشی دەستیشم کە خانەبەندانیان دەکرد، سەردەستیان دەنەخشەندا نەخشیان دەکرد و جلەکەش سوورە هەم بووکی سمیشمان هەبوو سووریش هەبوو، بەڵام ویسمان ئەو کولتورە نوێ تازە بکەینەوە، نوێکەینەکە عنی نەم ئەو کولتورە بەردەوام هەموو ساڵ یعنی دووبارە بێتەوە ببینەوە زیندویکەینەوە. بەمە ئامانجی بە پێکەوە ژیان و ئاشتی پێکەوە بوون و ناسانی کللتوری هەموو نەتەوەیەک بە یەکتر کو ئێمەش ئیمساڵ بۆ دەستپێکەری ئەم فیستیڤاڵە توانیمان شتێکی جوان عرض بکەین و شتێکی جوان پێشکەش بە ئەم فیستیڤاڵ ئەم بەشدابوانەیە ئەم فیستیڤاڵە بکەین. سنتەری ڕال بۆ ئاڵوگۆڕی کەلتوری لە ساڵی 2010 دامەزراوە و مۆڵەتی وەرگرتووە. ئەم سەنتەرە کار لە بواری ئاڵوگۆڕی کەلتوری لە دەرەوە و ناوەی وڵات دەکات و تا ئێستاش چەندین پەیوەندی و پرۆگرامی کەلتوری لەگەڵ ئەمریکا و لوبنان و ئوسترالیا و تورکیا و چەند وڵاتێکی تر ئەنجام داوە و ساڵانەش فیستیڤاڵی کەلتوری بۆ کللتورە جیاوازەکان ئەنجام دەدا کە هەزاران هاوڵاتی
بینەری تابلۆ و نمایشە جۆرا و جۆرەکان دەبن. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.